بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی، بەشی هونەری سینەما با هاوکاری بەشی فیلمسازی زانکۆی سلێمانی خولێک بۆ ئەو فێرخوازانە دەکەنەوە کە دەیانەوێت ئەم ساڵی خوێندنی ساڵی 2024 و 2025 لە بەشی فیلمسازی وەربگیرن. هاوکارمان ڕێژنە ڕزگار ئەزڵاوێکی بۆ ئامادەکردوین با پێکەوە بینەری بین. سلااوان لەبە ئێمە ئێستا لە بەشی هونەری سینەماین لا شاری سلێمانی ئەمڕۆ لەلایەن بەشی هونەری سینەما و کۆلێژی هونەرە جوانەکانی سلێمانیەوە خولێک بۆ ئەو فێرخوازانە کراوەتەوە کە دەیانەوێت ئەم ساڵ لە ساڵی نوێی خوێندنە لە کۆلێژی هونەر بەشی فیلمسازی وەربگیرن. بۆ ئەمە بەستا من بەڕێز ئاکۆ عزیز لەگەڵم ئامادەیە کە بەڕێزیانێکەکەن لەو سەرپەرشتیان یاخود ئەو مامۆستایانی کە ئەمڕۆ لێرە لە خولەکەدا ئەوانانە دەوترێنەوە کە تایبەتن بە بەشی فیلم و فیلمسازی. کاگا کۆگیان سلااوت لەبێ بە ئەرێک نەبێ بفەرمیتێرە زۆر سواس دەکەم. جێ خۆشحاڵیە کە بەشی هونەری سینەما ساڵانە و بەردەوام خولی جۆرا و جۆریان هەیە بۆ ئەو کەسانی دەیانێت لە بواری فیلمە فێر ببن و بخوێنن. ئەم ساڵ بۆ دووهەم ساڵە کە ئەم بەڕێوەبەرایەتیە خولێکی لەم شێوەیە دەکاتەوە بۆ فێرخوازانە. پێم خۆشە بەگشتی باسێک لە خولەکە بکەین و ئەو بابەتانە چین کە لە خولەکەدا دەوترێنەوە. سپاسی کاکاوانەکەی بەڕاستی کە و بیرۆکی کاکاوان و کاوان عزیز و کاکامەرانی وەکو بەڕێوەبەر پێی باش و پێی هەڵساین. ئەمە دووەم ساڵاکێ من بەس من ئەمە ئەم ساڵ بەشدارەکەم پار بەشدار نەبووم بەداخەوە کە هەر لێرەش نەبووم. ئەم خولە بۆ ئەو خوێندکارانەیە کە خواست و حەزیانە کە بچنە کۆلیژی هونەر بەشی سینەما. چەند محازەرەیەکی سەعاتیە دەرهێنان، وێنەگرتن، سیناریۆ، نواندن لە هەمان کاتە ئەو کاری پشت کامێرە بە هەموو کارەکانی پشتی کامێراکرێتەوە. ئێمە توانین لە ماوەی ئەو سەعاتە من شخصی خۆم بە خێرایی بە ڕاگوزەری باسی شوێنەتی دەرهێنانان بۆ بکەم. ناتوانین بچە دیتێڵ و تەفاسیلۆچکەوە کاتی زۆر زۆرەوێت. لە هەمان کاتە پێشنیاری من بوو کە ئەم گروپە مەسەن بۆ من ئەگەر 9 کەس بن بیانکەین بە 3 گروپەوە. ئەم 3 گروپە یەکیان سیناریۆ بنووسیا بە هەرسیشان سیناریۆ بنووسن و توان ئەکتین بکەن و ئخراجیشیکەن وەکو بە موبایل تەسویریکەن وێنەی بگرن و ئەهێنەوە بۆ ئێرە مۆنتێرەکانی ئێمە کاکرمانج و برادرانی کە لێرە مۆنتێرن بۆیان منتاجەکەن ئەبێ بە بەرهەمێک بووان و تەجروبەیەک و هەم وەکو وانەیە کە هەموو هەڵە و خەوشەکانی خوانی تیابینەوە و سوودی لێبین. ئەوە هەدەفمانە ئینشەڵا لە دوای تەواوبوونی خولەکەی تر گروپەکە دەستەکەن بە وێنەگرتن و ئێمەش ئیشان بۆ بکەین. کاگاکۆ ئەمەوە بپرسم ئەم خولە تەنها بۆ ئەو فێرخوازانەیە کە ئەم ساڵ لە کۆلێژی هونەر وەرئەگیرن ئێوە لەگەڵ کۆلێژی هونەرە جوانەکانە ئەو هەماهەنگیەتان دروست کردووە. ئەم هەماهەنگیە چۆن دروست بوو لەلایەن ئێوە و بەڕێستانەوە و بیرتان لەوە نەکردەوە ئەم خولا بۆ کەسانی دەرەوەش بێت نەک تەنها ئەو فێرخوازانی کە دەچنە بەشی فیلمسازی؟ ئەوە زیاتر کاکاوان ئەوردەکاری ئازانە، بەڵام من ئەوەی بزانم ئێمە ڕێگەل نەبووین لەوەی کە هەچ کەسێک بێت نەگەوانی کە بە تەمام بچنە کۆلیژ، هەچ کەسێکی کە بێ، هەچ خوێندکارێکی کە بێ، هەر فێرخوازێک کە بێت بێتە ناو خولەکەەوە ڕێگەر نەبووین لەوە. پێشمان خۆشانی بەڕاستی هەیە شانسی ئەوەی نییە کە بچێتە کۆلیژ بابێت لێرە و خولە ببینە. زۆرمان پێخۆشێ مەگەر خەڵکی غەیری فێرخوازەکانیش بن. ئەوانانی کە دەوترێنەوە پراکتیکن یاخود تیۆرین، پێم خۆشە بە گشتیش باسێک لە ئەوردەکاریەمان بۆ بکەین. ئەو وانانەی کە ئێڵێنەوە ئێمە بەڕاستی لەبەری 1 سەعاتە کاتمان بەدەستەوە نییە کە بتوانین عملی بێ و تیۆریش بێ. ئەتوانین بەس تیۆری شتەکان بڵێنەوە، بەڵام ئەوەی کە مەسەن من پێشنیارم کرد بووی ببێ بە پراکتیکی ئەوەیە کە وتمان خۆیان سیناریۆ بنووسن، خۆیان ئەکتین کەن، خۆیان وێنە بگرن و بیهێنەوە بۆیان منتاجەکەن. پراکتیکەکەمان ئەلێرە ینی بەڕاستی ئەجنا هەمووی تیۆریە، ناتوانین بە سەعاتێک ئەو هەموو پراکتیک و تیۆریە نەبڵێتان. کاتە بەڕای بەڕێستان وەک دەرهێنەرێک و وەکو نەرمەندێ تا چەندێ هەبوونی ئەم جۆرە خولانە بە گرنگ دەزانی بە تایبەت بۆ ئەو فێرخوازانی کە یەکەم ساڵیانە دەچنە بەشی فیلمسازی و بەشی سینەما؟ بەڕاستی زۆر گرنگە، زۆر گرنگە. ئەو کەسی کە حەزی لە بواری سینەماگە نەچێتە کۆلیژیش بێ ئەم خولانە ببینێت، ڕەنگە لە خلالم خولانە و کەیبینێ بێ بە ئەکتەرێکی زۆر باش، یا بێ بە دیزاینەرێکی زۆر باش، یا وێنەگرێکی زۆر باش، یا حتا بێ بە دەرهێنەرێکی باشە بۆی ینی ببێ بە یەکان هەنگاو خۆی تاقیکاتەوە خۆی ببینێتەوانێ. زۆر گرنگم خولانە زۆریش.
زۆر سپاس بۆ بەڕێز ئاکۆ عەزیز کا بەڕێزیان وەک هونەرمەندێک ئەمڕۆ لێرە خولەکان لەلایەن بەڕێزیانەوە دەوترێتەوە بەڵێ سەوسەنجی خۆشحاڵیە کە ئەم خولا بێ بەرامبەر بۆ ئەو فێرخوازانە خود بۆ ئەو خوێندکارانە دەوترێنەوە من لێرە فێرخوازێکیش لەگەڵم ئامادەیە پێم خۆشە گفتوگۆیەک دەربارەی خولەکە لەگەڵ بەڕێزیشان ئەنجام بدەین سڵاوت لەبێ و ئەم کاتت باش چۆن بیرت لەوە کردەوە کە لە بەشی سینەما ئەمساڵ بخوێنیت و فۆرم پڕ بکەیتەوە و ئەمڕۆ لێرە بەشدار بیت لەم خولەیە سەرەتا دەستخۆشیم بۆ ئێوەی بەڕای سێرکتان کێشاوە لە ڕاستیان من دەرچووی پەیمانگای هونەرجوانەکانم لە بەشی شانۆ بە تایبەت لە قینەوەاندنم خوێندووە و بەڕاستی نامێ لە کاری هونەری داببڕم و بۆ درێژیان بە خوێندن لە ناو هونەرە کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی بەشی سینەمام هەڵبژاردووە بە خۆشحاڵێکی زۆرەوە ئەم ساڵ بۆ جاری دووەم خولێکی تایبەتیان کردوتە بۆ خوێندکارانی کە هەم لە ئامادەیەکان و هەم لە پەیمانگاوە فۆرم پێشکەشی بە کۆلێژی هونەرەکەن بە خۆشحاڵێکی زۆری شۆ دووبارە لایەن کۆمەڵێک هونەرمەند و کۆمەڵێک مامۆستانی زانکۆوە خولەکەمان پێ ئەوترێتەوانی و کۆمەڵێک زانیاری بەسوود و کۆمەڵێک زانیاری سەرەتایی دەربارەی سینەما بۆ کەسانی کە بەگشتی زانیاریان نیە پێشکەشمانەکرێت. تۆک فێرخوازێک کە پێشتر ئەزمونێکت هەیە لە بواری هونەر و نواندندا تا چەنە کەبوونی ئەم جۆرە خولانە بە تایبەت لە سینەمایە بە گرنگی ئەزانیت بۆ ئەوەی ئەزمموی زیاتر بکەیت و ئەنجا بڕۆیتە ناو زانکۆ بخوێنیت. بەڵێ بێگومان گرنگی زۆر تایبەتی هەیە لەبەرەوەی هەر کەسێکێتە ناو ئەم خولانەوە زۆر گرنگە زانیاری سەرەتایی هەبێت لەبەرەوەی بەڕاستی سینەما هونەر بەگشتی و سینەماژێکی کە لەو هونەرانی کە بەڕاستی بابەتی قوڵ و گشتی و جۆرا و جۆر لە خۆی گریانی دەرهێنان نووسینی سینارز کامێرەمان نواندن لقەکانی ماکیاژ و جلوبەرگ و دیزاین ئەمانە کۆمەڵێک بابەتی تری قوڵن کە دواتر توانی بۆ درێژان بە خوێندن لە زانکۆ باس بکرێت لە مامۆستاکانە بەڵام بێگومان لە سەرەتای زۆر گرنگە کە زانیاری گشتی و کۆکراوە پوختە هەبێ بۆ با بڵێن چاو پێکەوتنەکە. بەنیازن لە کۆتایی ئەم خولە بەشداری بکەن لەو چالاکیانەی کە لەلایەن مامۆستاکانەوە دەوترێتەوە ئێوە بیکەن بە چالاکیەک و نمایشی بکەن و پێشکەشی بکەن. بەڵێ بێگومان بەپێی گروپ بەپێی ئەو بابەتانی کە هەڵی ئەبژێین هەریەکەمان ئەرکێکمان لەسەر شانە و بەڕێوەبەرایەتی سینەما دواتر بۆمان نمایشەکاتەوانێت کە دەرەنجامی خولەکە چی بووە تا ببینین ئاستەکان چۆن چۆنی و جیاوازی ئاستەکان چۆنیە. زۆر سپاس بۆ بەڕێزە کە ئەمڕۆ لەم خولە بەشدار بوویت بەڵێ سەوسان خولەکە بۆ ماوەی 5 ڕۆژ لە بەشی هونەری سینەما لە شاری سلێمانی بەردەوامە بێ تایبەتە بۆ فێرخوازانی کە دەیانەوێت لە بەشی فیلمسازی لە کۆلێژی هونەر وەربگیرێن و خولەکە بۆ ماوەی 5 ڕۆژیش بەردەوامی دەبێت. سپاس.